چەناڵێکی خۆشەویست بە ناوی ئەحمەد کاوە بڕی $25 دەبەخشێتە ئێوەی خۆشەویست بۆ کەسانی کە سەبسکرایبی دەکەن. چەناڵێکە تایبەتە بە یاری فیفا، حرەکەکانی یاری فیفا و هەر یارێکی نوێی فیفا کە دێ تەواوی شکردنەوەی لە بۆ حرەکەکان دەکات، چۆنێتی ئەنجامدانی ئەو حرەکانە، چۆنیتی ئەنجامدانی گۆڵی سەرنجڕاکێت. چەناڵی پرۆفشناڵە بە کوڵەتێکی جوان ڤیدیۆکانی بڵاو دەکاتەوە. پێشتر باسم کردووە حەز دەکەم ئێوە بڕۆن سەبسکرایب بکەن، لینکیەکی لە ڤیدیۆکانی لە دیسکریپشن و لە کۆمنت دووبارە دەکەمەوە. بڕۆن لایکی ڤیدیۆکە بکەن، کۆمنت بنووسن لەلایەن ژیرەوە هاتوون. لە ماوەی 2 هەفتە $25 دەبەخشێتە ئەو کەسانی کەوا سەبسکرایبی دەکەن و کۆمنت لە بۆ ڤیدیۆکەی دەنووسن. گەورەترین هەواڵ کە لەو هەفتەی بڵاوکرایەوە 2 خەبەرە 3 خەبەرە 4 خەبەر لەسەر ڕۆکستاری لەبەرەوەی کۆنفرانسی بەڵێندەرەکانی خۆیان ئەنجامدا. باسی چارەجی ڕابردوویان کرد، چارەجی ڕاتە 3 مانجی ڕابردوو داهاتیان چۆن بووە و پلانیان چێ لە بۆ داهاتوو. هەموو کارتەکە ڕۆکستار یاخود تیک تو ئەو شتانە دەکەم ئازانیاری سەرنجاکێشمان لە بۆ دێ. گەورەترین نیشان بێگومان جگەلەوەی باسی GTA 6 ئێستا دەکەین و باسی GTA 5 بکەین. ڕۆکستار یاخود تیک تو سەرۆکی کۆمپانیای تیک تو ڕایگەیاندکەوە زیاتر لە 170 ملیۆن دانا کۆپی لە یاری GTA 5 فرۆشرا و دووەم پرفرۆشتین یاریە لە مێژوودا و پرفرۆشتین یاری ڕۆکستاریشە لە مێژوودا و سەرکەوتوترین یاری ڕۆکستاریشە لە مێژوودا و دیاریشە لە بەرسە ڕۆکستار ئەوەندە گرینجی بە GTA 5 دەدا. لەبەرەوەی 170 ملیۆن جار فرۆشرایە. جگە لەبەی کەەوە هەر کەسێکیش 3 جاری کڕیا بۆ نەم 3 جارم کڕیا ئەهێ 10 جاری کڕیا مهم 170 ملیۆن کۆپی ژمارەیەک پێوانەیە بەجددی لە بۆ هەر یاریێک کە بڵاو بکرێتەوە و نەحەقیشیان نییە ئەوەندە گرینجی بە GTA 5 بدەن و چاوەڕوانیەکان لە GTA 6 یەکجار بەرزترە ئێستا لەبەرەوەی تەواو، یعنی GTA 5 لە ڕووی گرافیک و گەیم پڵی بەو شێوازە پێشکەوتو نەبوو کە چاوەڕێمان دەکە پێشکەوتو، بەڵام بەو شێوازەش نییە لە چاو ڕۆکستاری سیرکەین. بۆیش Red Dead Redemption 2 زۆر پێشکەوتە، بەڵام GTA 5 ڕووی ستۆری و ڕووی زۆرشتەوە نەقسی هەیە. هیوادارین لە GTA 6 تۆڵمان لە بۆ بکاتەوە. بینە لای یاری Red Dead Redemption تێک تو ڕایگەیاندکەوە زیاتر لە 45 ملیۆن کۆپیان لە یاری Red Dead Redemption 2 فرۆشتووە و پارتی 1 و پارتی 2 هەردووچی 68 ملیۆن دانیان لێ فرۆشتووە، کەەوە ژمارەیەکی خەیاڵیە بەڕاستی. هەرچەندە ئەو ژمارەیە بەقەدەر GTA 5 گەورە و زەبەلاح نییە، بەڵام هە ژمارەیەکی خەیاڵیە لە بۆ یاریەکی وێسترن کاوبۆیی کەەوە ئۆتۆمبیلی تێدا نەبی و تاقیکەری کەسی یەکەم نەبی بە شێوازی یاریەکانی Call of Duty ئەوانە یارێکی تا سینگل پلێر تا وێسترن و کاوبۆیی ئەو ژمارەیەکی لێ بفرۆشێ کە 45 ملیۆنە. بەڕاستی ژمارەیەکی زۆرە و ئەمواف کردەکەمەوە یاریە کەوا 45 ملیۆن کۆپی لێ بفرۆشێ ئەو جا ڤێژنی پلی 5 و Xbox Series لێ بۆ بڵاو نەکرێتەوە. و ڕۆکستار گرنگجی زۆر بە یاریە نەدا بە مۆدی ئۆنلاینەکەی نەدا لەبەرەوەی پێی وایەکەوە زۆر سەرکەوتو نییە. 35 ملیۆن کۆپی لە فرۆشە ڕۆکستار ئۆکەی 35 ملیۆن کۆپی یعنی خەیاڵیە. یارێکی گادەڤاری 20 ملیۆنی لێ بکە ئەویژە 2018 بڵاو کرێتەوە. ڕاستە گادەڤار وەڵا گادەڤار لەسەر پیسش بەردەستێ سەوە Xboxی بەردەستێن، یعنی گوتمانە ئیشی ئەکسکلوسیڤی ئەو شتانە نەبێ. Red Dead Redemption 2 یەکێک لە سەرکەوترین یاریەکان لە مێژوودا ڕۆکستار updating ناکاتەوە. So that's the world we're living in, man. God damn. بینە سەر GTA 6 سەرۆکی کۆمپانیای تیک تو یەکەم جارە بە فەرمی باسی GTA 6 بکات. ئەژەندە پێشترش کاتی خۆش پار بەبزانم شتێکی باس کرد، بەڵام بەخۆی یەکەم جارە باسی GTA 6 بکات. یەکێک لە بەڵێندەرەکان لی پرسیە ئەژەندە بەخۆی نەیدەویست باسی GTA 6 بکات. یەکێک لە بەڵێندەرەکان لی پرسیە کەوا GTA 6 لە چ قۆناغێکە و ستایلێک دەبی و کوالتی چۆن دەبی. سەرۆکی کۆمپانیای تیک تو ئینتراکتیڤ یاخود گوتی GTA داهاتوو ستانداردێکی نوێ دەبیت لە بۆ یاری وەروە لە بۆ ئینتەرتەینمەنت بەگشتی لۆ بەرزکردنەوەی هەموو شتێک. ئەم قسەیە گەورەیە، باڵابەتەن شیکەمەمانە هیچیە. ستانداردی گەورە دروست دەکە، مەقسەدی وایە دەبێتە بنچمارک یاخود ستانداردێکی نوێ، واتە جۆرە ستایلێک و کواڵەتێکی دەبی ئەو یاریە، نەک تەنیا لە بۆ ڤیدیۆ گەیم دنیا ڤیدیۆ گەیم بەرز دەکاتەوە، بەڵکو دنیا ئینتەرتەینمەنت بەگشتی واتە فیلم، میوزیک، شانۆ، سینەما هەموو شتێک بەرزی دەکاتەوە. GTA 6 دەڵێ ڕۆکستار ئەوەندە بە گرنگی ئیشی لەسەر دەکا کوواڵەتی هەموو شتێکی لە جیهان بەرز دەکاتەوە. ئەتا جیهان ناتوانێت بێتەوە پێش GTA 6 زارێکی دیکە وەکو دنیا ئینتەرتەینمەنت. لەبەرەوەی GTA 6 نەواشتەک دروست دەکا، ستانداردێکی نوێ دروست دەکا کەەوە مەحاڵە بە هیچ کەسێک ئەنجام بدرێ و مەحاڵیشە هیچ کەسێک هەوڵی لە بۆ بدە ئەنجامی بدە، تەنیا ڕۆکستار و تیک تو نەبێ. و بێگومان چاوەڕێی هیچ کەس لە
بگوان چاوەڕێ هیچی دیکەش لە ڕۆکستاری ناکەین کەوا GTA 6 جوانترین و باشترین کواڵەتی هەبی لە چا هەموو یاریەکان لە مێژوودا. حەقسەکردن لەسەر GTA ڤینس ڤەڵەگان یاخود گەڵەگان ئەو کەسێکەوە زنجیرەی برێکینگ بادی دروست کردیە کە پێیان خەڵک پێی وایە باشترین زنجیرە لە مێژوودا وەرە زنجیرەی بەتەر کۆڵ سۆڵی دروست کردیان. ئەو دروستکاران لە مقابلەی نوێدا دەڵێ کاتی خۆی بیرۆکەیەکم هەبوو یارێکی GTA لەناو جیهانی برێکینگ باد دروست بکەین یاخود یارێک دروست بکەین هاوشێوەی GTA بی لەناو جیهانی برێکینگ باد کە ئەو قسەیە زۆر یارێکی ڕاقی دروست دەکات لەبەرەوەی برێکینگ باد باسی دوو کەس دەکات جێسی پیکمان و بگوین والتر وایت ئیشیان دروستکردنی مادەی هۆشبەرەوە فرۆشتنی مادەی هۆشبەرەوە ئەنجامدانی ئەو کارەش لە ڕێگەی چێ دەکەن لە ڕێگەی کابراایکی دەسەڵاتداری مافیای مەکسیکی دەکەن یاخود کوبایی هەرچەکە گەنز فرینک ڕێکەسەی دەکەن کە مافیایە و پۆلیست هەیە شارت هەیە ئالبەکەرکی کە شوێنێکی سەحرایی زۆر جوانە هەموو سێتاپەکانت هەیە لە بۆ یاریێکی وەکو GTA ناو جیهانی برێکینگ باد و دوو پاڵەوانی یاخود دوو پرۆتاگۆنیست دوو کەسایەتیت هەیە کە دەتوانێت چیرۆکەش سەرنجاتیان لە بۆ بجێڕێەوە هەم جێسی کێشە مەشاکلی زۆرە وەکو چیرۆک و هەم والتر وایت مامۆستایەکی کیمیایە بوویتە تازری مادەی هۆشبەر دروستکەری مادەی هۆشبەر و لە هەمان کاتدا خانەوادەیەکی هەیە کە نایەنەوێ ئەو کارەی بکە و خزمێکی نزیکی خۆشی پۆلیسی مادەی دژە مادە هۆشبەرەکانە و لە هەمان کاتیدا خۆی توش سەرەتانە یعنی ئەمزانە ئەو هەموو چیرۆکەت هەیە تاوەکو یاریی سەرنجاتی دروستکەین بەڵام بەداخەوە ڤینس ڤەڵەگان دەڵێ تەنیا بیرۆکە بوو و نەمانتوانی بکەینە یاری و یاریێکیان بڵاو کردەوە بەنای برێکینگ باد کریمینەڵ ئینتەرپرایز سەر مۆبایل کە پێی وایە سەرکەوتووە بەڵام من یاریەکەم نەکردووە تازە ئەو خەبەری دەزانین تازە و هەواڵی دەزانین کەوا بیرۆکەیەکی وە هەبووە و من حەز دەکەم بەڕاستی یاریێک لەناو جیهانی برێکینگ باد بکەم بەرەوەی برێکینگ بادێکێکە لە سەرنجاتشتین جیهانەکانی هەیە لە مێژوودا بێمە سەر God of War Ragnarok هەواڵی گەورەمان نەبوو لەو هەفتەی تەنیا یەک مەقالە هەبوو کە بەدەستم کەوت سەرنج ڕاتشە ئەو مقالە لە ڤیددیوەیەک وەرگیرەیە دوو یوتیوبەر یەکەچیان ڕۆژنامەنووسێکیان یوتیوبەرە باسی ئەوەی دەکەن کەوا God of War Ragnarok بەو شێوازەی زەبەلاح و گەورە و خەڵک چاوەڕوانە بیکڕی یاخود بیکە کەوا زۆربەی پەرەپێدەرەکانی دیکە لەو مانگە هەوڵ دەدەن یاریەکانی خۆیان دوورخەنەوە یاخود لە God of War دوورکەونەوە لەبەرەوەی ئەو مانگەت بە تەواوی داگیر دەکات بگومان ئەو قسەیە تا ڕادەیەک ڕاستە بەڵام ئەو قسەیەمانەیەش نادەکەوە یاریی وەکو God of War تەسیرێکی تەواو لەسەر مەسەلەن گەیم پاسی دەکات تەسیرش تا لەسەر PC دەکات لەبەرەوەی یاریەکە تەنیا لەسەر PlayStation بەردەستە بەڵام ئەو تەسیرە گەورەی God of War لەو ڕوانگەیەوە دەتوانین سەیرکەین بڵین لەگەڵ دەرچوونی God of War هیچ یاریەک لەو مانگا لەسەر PlayStation بەتابەتی PlayStation 4 و 5 سەرکەوتو نابی بەو شێوازەی بەقەدر God of War سەرکەوت دەبێت لەبەرەوەی یاریی زەبەلاحە لە مێژە چاوەڕێ خەڵک و کۆتایی چیرۆکی ئەفسانەی نۆرسا و لە هەمان کاتیش هاوڕێیان کە لە بیر نەکەین یاری گەورەش نییە لەو مانگەی کە بڵاو بکرێتەوە یەک یاری هەیە کە لەگەڵ God of War بڵاو دەکرێتەوە ڕۆژێک پێش God of War پێمای بڵاو دەکرێتەوە ئەویش Skull and Bones Ubisofti کە پێم وایە لە ئێستا ئەو یاریە بەخۆی فاشلە لەگەڵ God of War بڵاو بکرێتەوە زیاتر فاشل دەبێت لەبەرەوەی مەحاڵە بتوانین God of War ببەزین ئەرچەندە بەخۆی مانای ئەوە نییە کەوا منافەسی God of War دەکات قسەی مانای نادا بەڵام مەبەستەکە ئەوەیەکەوە God of War Ragnarok ئەوەندە هەوادار چاوەڕوانیتی ئەوەندە خەڵک چاوەڕوانیتی باشەکی زۆر لە پەرەپێدەرەکان قسەیان کردیان لە بینی خۆیان قسەیان کردی وتیان ئێمە پێویستە لەو مانگە دوورکەوینەوە لەبەرەوەی ناتوانن ڕکابەری فرۆشی God of War بکەن و عادەتیش هەیە بەڵامە تا ڕادێک ڕاستە قسەیە هەر یاریە کاتە کە بڵاو دەکرێتەوە فرۆشەشی زۆری نەبی دوایە زۆر زەحمەت فرۆشی دەبی و ئەگە فرۆشی هەبی ئەو قازانجەی خۆی ناکاتەوە لەبەرەوەی یاریەکە دیسکاونتی لەبێت بەڵام بەشێ تا ڕادێک ڕاستە بۆ منە ئەو ساڵ لە مانجی دوو یاری Horizon Forbidden West لەگەڵ Elden Ring بێکەوە لە ماوەیەکی نزیک بڵاوکرانەوە Elden Ring لە ماوەی 6 مانجی هەموو دنیای داگیرکردنی هێشت Horizon هەر بفرۆشێ ئەوەندە بەڵام ئێستا Horizon دەبین وا لە تۆپ دیەکانە ئێستا لە بەریتانیا و لە بەریتانیا و لە هەندێک شوێنی ئەمریکای Horizon لە تۆپ دێ وەکو فرۆشی یاری بەگشتی نەک لە تەنیا لە PlayStation لە PlayStationەوە هیچ ڕقامیەکە بەڵام لە فرۆشی یاریەکان لەو مانگە و دوو مانگەی Horizon ڕقم یەکە بەڵام ڕقم یەکە بەڵام بە $6 $7 ناکرد یاریەکە دیسکاونتی لە بۆکریان وەستەکەی من ئەوەیە یاریەک کە بڵاوکرایەوە سەرەتا ئەگە سەرکەوتوبی تەواو پارەش خێڵی کۆ دەکاتەوە دوایە بفرۆشێ ئۆکەی پارە خۆ دەکاتەوە بەڵام ئەو پارێک کۆ ناکاتەوە لە ڕۆژ یەکەم بە $6 $7 دەفرۆشرا بۆیش God of War Ragnarok پەرەپێدەرەکانی تقریبان بە شێوە لە شێوەکان ترساندووە بە شێوەی سیر کە تەنیا لە تیکتۆکی هەیە وارە تویتەری بڵاوکرێتەوە بە شێوەی ڤیدیۆی تیکتۆکی لە یوتیوب بڵاویان نەکردەوە Infinity Ward ئەو ستودیۆ یاری Modern Warfare 2 دروست دەکات و ساڵ Call of Duty ئەو ساڵ ڤیدیۆکی بڵاو کردەوە تێیدا باسی ماپەچی دەکات لە بۆ یاری Modern Warfare 2 نوێ بەردەست دەبی بە ناوی فارم 18 یاخود فارم 18 یاخود مەزرعە
ئەو ماپە نوێیە کە لە بۆ یاریەکەی بەردەستە چەندین شوێنی تێدا بۆ نە دوو بەشەیان لە ناوەڕاستی ماپەکەیکەوە وەکو وێرهاوسە چیە شوێنێکی تۆزێک دیارە خەڵتوان ڕاستە خۆ بەرامبەر یەکتر شەڕ بکە و لە دەوروبەری ماپەکەش یاخود دەوروبەرەکەی شوێنی خۆحەشاردان هەیە بەڵام بە شێوازێک ناکەوە خەڵک بتوانانی خۆی کام بکە کامکردن هەبێ ئەڵکو دیارن کەوا لە شوێنە خۆیان شاریتەوە ڤیددیوەکە بە شێوەیەکی عامودی بۆیە زۆر سەرنجڕانە شام برێم بزانیاری زیاتر سەچێ بەڵام ئەوەندەی تێگەیشتم بڕیار بوو لەو یەکشەمە پێم وابوو یەکشەمی ڕابردوو دەبواە باسی یاریەکەی بکەم بەگشتی بەڵام بەداخەوە یاریەکەیان بەسن دوانە خستێ بەڵام ئیڤنتەکەیان دواخستیە بە شێوەی لایڤ ستریمێک دەیکەن ئێستا بە ناوی Call of Duty Next Call of Duty Next ئەنجام دەدەن وەکو کۆنفرانس نییە بەڵام ئیڤنتێکە لە بۆ یاری Call of Duty باسی داهاتوو یاری Call of Duty دەکەن بۆ نمونە Modern Warfare 2 مالتیپلەیەرەکەی چۆنە باسی Warzone 2 دەکەن Warzone لە بە مۆبایلی وەروە چەند سوپرایزێکی نوێی یاری Call of Dutyش بەگشتی لە 15 ئەنجام دەدرێتن بە شێوی لایڤ ستریم دەبی ئینشاڵە بۆتان دەگوازمەوە یاخود لە بەرنامە فرۆشی زانیار زیاترانە دەمێ کە ئەنجام درا FIFA 23 چەند زانیارێکی نوێ لەسەر بڵاو کرێ بە شێوەی ڤیددیویەکی گەیمپلی ئۆڤەرڤیو واتە ڕوونکردنەوە لەسەر یاریەکەی دەن ئێستا باسی Ultimate Team دەکرێت کەەوە Ultimate Team چی نوێ زیاد کردیە و گۆڕانکاریەکان چینە چەند شتێک زیاد کرایە یەکەمیان شتێک زیاد کرایە بە ناوی FIFA Ultimate Team Moments شتێک ڕاشە نازان پێشتری هەبوو یاخود ناچکە من Ultimate Team قەت نەکردیان بەڵام ئەویان سەرنجڕاتشەم ئەوژەوەیە کە تۆ پێویست ناکە یاریێکی تەواو نەوەت خولەشی ئەنجام بدەیت تۆ دەتوانیت تەنیا بەشداری لە یاریەک بکەیت کەوا بۆ تەنیا بۆ 2 خولەک بۆ 3 خولەک بۆ ئەنجامدانی فاولێک بۆ ئەنجامدانی پەناڵتیەک بۆ حرەکەیەکی جوان مۆمنتانە ئەو چرکە ساتانە فیفا بەخۆی لە بۆ دروست دەکەن تۆ بە تەشکیلەی خۆت توشتی خۆت بەشداری دەکەی و ئەو حرەکەی ئەنجام دەی وەی دیارەکە کۆتایی پێدەوات تەنیا لە بۆ چرکە ساتە بەشداری لەو یاری دەکەی و زۆرە ئەستێرەیەک بەدەستدێنی کەەوە تازە زیادکرای بە حساب یاخود نوێ کرایتەوە بە حساب دەتوانی ئەو ئەستێرانە ڕێدیم بکەی بۆ بەسکەوتنی کۆینە پوینتە هەرچیەکە لە ناو یاری فیفا Ultimate Team هەیە شش سەرنجڕاکێش بوو و بیرۆکە جوانە بەڵام پێویستی بە هێڵکی ئینتەرنێت هەیە Ultimate Teamە تاوەکو ئەو کارانە ئەنجام بدەیت و شتێکیان دەستکاری کردێ بە ناوی Chemistry Redefined Chemistry واتە پەیوەندی نێوان یاریزانەکان ئێستا پەیوەندی نێوان یاریزانەکان وەکو پێشترینە تۆ هێڵ ڕاکێشی بڵێ یاریزانە عیلاقی لەگەڵ ئەوەی باشبی ئەوە لەگەڵ ئەوەی باشبی تاوەکو جوانتر یاری بکەن ئێستا بە شێوەی ئەستێرەیە بە شێوەی 3 پوینتە هەندێک لە یاریزانەکان کە لە ژیانی ڕاستی زۆر پەیوەندیان لەگەڵ یەکتر باشە فیفا ئەوانەی بە دیفۆڵت دانایە بەڵام هەندێکی دیکە لە ڕێگەی مەسەلەن ئەگەر لاعیبەکی ئەرجنتینی لەگەڵ یانی لاعیبەکی ئەرجنتینی بێک و یاریان بکەی ئەوانە ئەستێرەیان بەرز دەبتەوە یاریکردنیان باشترە مەسەن هێز و توانیان بەرزترە تۆ کاتێک لەگەڵ یەکتر یاری دەکەن دەتوانی دەستکارێکی بکەی بە ئارەزوی خۆت بێگومان و ئایکۆنەکان بەردەوام یاریزانە ئایکۆنەکان ئەوانەی کە ئایکۆن کۆنەکان بەردەوام سێ ئەستێریان هەیە لەگەڵ هەم یاریزانە دەتوان بە ئاسان یاری بکەن کاوەش ڕکلامەکە لە بۆ ئەوەی کات و یاریزانە ئایکۆنەکان بە پارێکی زۆر بکەوە تاوەکو ئەستێری بەرزتر وەربگری شتێکی سەرنجڕاکێشە بەڵام پارێکی دەسیەوە شتە بە ئاسانی دروست ناکرێت و ئەوساڵ کرۆسپلۆیمان هەیەواتە یاریزانانی پلیستیشن دەتوان لەگەڵ یاریزانانی Xbox یاری بکەن لەگەڵ PC یاری بکەن بە پێچەوانەوە باش شێوازێک بێ و دەتوانن و ئەوە کەس بێ دەڵێن لیستەکە و خشتەکەی کەوا تۆپی جیهانیش لەسەر ئەساسی یەک شێواز دەبی مەسەلەن یاریزان پلیستیشن تێدا دەبی Xbox تێدا PC تێدا بێ و تەنیا پلیستیشن لەناو پلیستیشنی بە دیار ناکەی کەەوە یاریزانەکانی پلیستیشنی لە تۆپەکان چێنە Xbox تۆپەکان چێنە بەڵکو هەر هەمووی دەستە ناو یەک سەرڤەری لە یەک سەرڤەری بەدیا دەکەوی کە ئەوە شتێکی باشە سەرنجڕاکێشە کەستمایزیشن باشتر کرایە بۆ نمونە دەتوانی هەندێک شتی بێمانە هەندێک شتی وڵای بێمانە نیە نەخشی جوانی تێدا دەتوانین لە بۆ یاریگایەکەی خۆ دەنا Ultimate Team زیاد بکەیت لە دەوروبەری تۆپە سەحەکەی دەتوانین زیادی کە دەستکاری بکەی ئەوشتانە و هەندێک زۆر بە کورتی باسی وۆرلد کەپیان کرد داوتیان باز ناکەین و ڤیددیۆی تایبەتی لە بە بڵاو دەکەنەوە باسی وۆرلد کەپی دەکەن مۆندیال لە ڤیددیۆی دیکە کە ئەویش هات بەو شێوازە ئینشاڵڵا شیکردنەوەتانە بۆ دەکەم هەواڵی زۆر کورتم هەیە یاری تێکن هەشت لە پاڵەوانەتی ئیڤۆ 2022 پلیستیشنی ئاشکراکرا تێکن هەشت تێکن حەفت لە مێژە هەیە چەندی ساڵە هەیە و یەکێکە لە یاریەکانی کەوا بەردەوام گەیمەران حەز دەکەن پاڵەوانەتیەکان بەشداری بکەن بەتایبەت چکە یاریێک شەڕکردنی دوو کەسیە تێکن هەشت یەک وێنە هەیە ئەویشە وێنەیەکەوا دەبینن ئاچ لە کارتر ڕێسی یاریەکە نیشان دەو گرافیکەشی جوانە بەڵام کەی بڵا دەکرێتەوە کە شا دەکرێت بە تەواوەتی نازانی
ئیڤۆ 2022 ئەو پاڵەوانێتێک گەورە جیهانیە کە ئەو ساڵ پلیستیشن کڕیەوە یاخو سۆنی کڕیەوە ئەو بکریتە مڵچی پلیستیشن و گەیمەران لە ڕێگەی پلیستیشنەوە دەتوانن بەشداری بکەن و خۆیان ناونووس بکەن و ئیڤنتەکە بە شێوەیەکی فیزیکی ئەنجام دەدرێت واتە دەبی لێ ئامادەبی ئینجانزایم بدەیت بۆ لە هەمان کاتشتە پێم وابی سێ مانگ جارێکشتەی وایەشە بە شێوەی ئۆنلاینش ئەنجامی دەدەن. جێف کیلی ڕۆژنامەنووسە بەناوبانگە گەورەکەی دنیای ڤیدیۆ گەیم ئەوەی گەیم ئەوەرسی بەڕێوە دەبان ئەوەی سەمەر گەیم فێستی بەڕێوە دەبان کۆنفرانسەی دیکەیان هەیە لە 24 مانجی هەشت بەناوی گەیمسکۆم دەڵێ 20 یاری نوێ بۆ یەکەمە ترایدەریان لە بڵاو دەکەنەوە یاخود 20 یاری گەورە شتەی دوو بابەتێ بزەبت تینەگەیشتمە تاواتی وەز بەڵام کێشەیەک هەیە لە کۆنفرانسانە هیواتان بەرز مەکەنەوە ینی مەڵێن GTA 6 لە کۆنفرانسی هەشتا دەکرێت شتیوە ڕوونادە لەوانەیە هەندێک یاری تێدابی هەندێک زۆ گەورەنا بەڵام هەندێک یاری تێدابی کا سپرایز بین و هەندێک زانیاری نوێ لەسەر بەشێک لە یاریەکان بزانین بۆ نمونە یاری نوێیەکەی سۆنیکی پێش زانیاری نوێ لەسەر بزانین Evil West پێش زانیاری نوێ لەسەر بزانین لەوانەیە ها ئەوە لەوانەیە یەک دوو یاری زەبەلاحیش تەنیا تیز بکرێن بڵاوەکەنەوە تەنیا تیز بکرێنەوە تەنیا وێنە یەک دوو وێنە کورتە ڤیددیویەکی لە بە بڵاو بکرێتەوە سۆنی بەشداری ناکە بە فەرمی بەڵام پێم وابی ئەکس بۆ کەس هەندێک شتی هەیە لەوانەیە نازاناویش دەیکانای کە بەشداری دەبنی خوددا بەڵام 24 هەشت ساعتەش تو نیوێوارێ بەڕێوە دەچی ئینشاءڵڵە ئێمە من و مامەزانە بۆتان دەگوازینەوە بەس نازانم چناڵی چێ دەبی بەڵام بۆتان دەگوازینەوە ئینشاءڵڵە یاری سپارمان ڕیماستەر لە بۆ پیسی ئەو ڕ بڵاو دەکرێتەوە و ڕیڤیوەکان زۆر باشن دەڵێن یەکێکە لە باشترین پۆرتەکان پۆرتواتە گواستنەوەی یاری لە پلیستیشن یەکس بۆکس لە بۆ پیسی باشترین پۆرتەکانە کە کریان کێشەی تەکنیکی زۆر کەمە و دەڵێن ئۆپشنیش زۆرە دەتوانی پوینت ئۆف ڤیو بەرز بکەیتەوە دەتوانی دەستکاری RTX و تەرتیبات و ڕێیترسینگ و ئەوشتانە بکەیت و پرفۆرمەنسشی لەسەر بەشێکی زۆر لە گرافی کارتەکان زۆر باشە ئەو کەسانی پیسیان هەیە لە بۆ خۆتان دەتوان یاری سپارمان ڕیماستەر ئەنجام بدەن کە بەڕاستی یەکێکە لە باشترین یاریەکانی سوپەر هیرۆ لە مێژوودا ئەوە یاریشی زۆر خۆشی ئاکشنی ئەدڤێنچەریشە پلیستیشن وبسایتی خۆی لە بۆ گەیمەکانی پیسی ئەپدەیت کردەوە چەند زانیاریی نوێی لەسەردانە وێنەیەکی نوێدانە واروا دەڵێن سپایدەرمان ئێستا بەردەستە و سپایدەرمان مایلز مۆرالز بۆ زوانە دێ و لە خوارش هێشتا یاری ئەنچارتد لەگەسی ئۆف تیڤز کۆلەکشن نییە هەتا ئەو کوستانی ئەو بڕیار بە دوومان پێشتا بڵاو کرد لە بەرنامەش باسم کردەوە دەبی ئەو یاریە بەهات باسە پیسی بەڵام دواخرا نازانە بەرچە تا کوێستە ناتیە بەڵام لە خوارێ ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیەکەوە چەند پرسیار و وەڵامێکی دانە سۆنی بەخۆی داینێ وەڵامیشی دایتەوە تاوەکو پرسیارەکانی گەیمەران ئەنجا وەڵام داتەوە بۆ نمونە لێک لە پرسیارەکان دەڵێ ئایا ئەگەر بێت و یاریەکە لەسەر پلیستیشن هەبی دەتوانانی بە خۆڕای لەسەر پیسی بکەی سۆنی دەڵێ نەخێر دوو پلتفۆرمی جیاوازن و دەڵێ یەک پرسیارێکی دیکە هەیەکەوە بە شێوەیەکی عاندیکە جوابێنێتەوە دەڵێ ئایا ئەگەر بێت و یاریەک ئەگەر بێت و یاری لەسەر یاریەکانی پلیستیشن لەسەر پیسی بکە پێویست بە ئەکاونتی پلیستیشن دەبی سۆنی دەڵێ جارێن نە واتە لەوانێ لە داهاتوو پێویست بە ئەکاونتی پلیستیشن بیتاوەکو لەسەر پیسی یاری بکەی ئەگەر بێت و بتەوێ پرۆگرێشنی خۆت بگوازیەوە لەسەر پلیستیشن بوون 6 مەرحەلەی سپایدەرمانم بڕیە تام بێ مەسەر پیسی یاریەکەش دەیە بکڕم تام 6 مەرحەلەکە لیڤڵ دەست پێکەمەوە ئەوەش سەرنجاش دەبی ئەگەر لە داهاتوو زیادی بکەن یاریەکانی پلیستیشن پلس ئەکسترا لە بۆ ئەو مانگەش بە فەرمی تقریبا دەمانزانی زۆربەیە بەڵام هەندێک یاریتیکەش ئاشاکردن لە 16 مانگ بەردەست دەبن ئەویش هەریەکە لە یاریەکانی بێگومان یاریەکانی یاکوزا پێشتری باسم کردی وەروە یاریەکانی Day by Daylight تۆم کلانسی Ghost Recon Wildlands کە چەند ڕۆژ پێشستا لەسەر گەیم پاسی بەردەست بوو پێم وتم بیکەن وەریایکی نازدانە یاری Bugsnax Metro Exodus Trials of Mina یاری Uno Monopoly Madness لەگە Monopoly Plus ئەوانە دێنە سەر ئەکسترا بەڵام بەداخەوە لە بۆ گەیمەرانێکە وەکو من PlayStation Plus پریمیەمیان هەیە هیچ یاریی کلاسیک زیاد نەکرا و پێم وایە پریمیەم خراپترین سرویسە لە ماوەی دوو مانجی ڕابردوو کە بەشداری پێدا کردی ئەکستراەکە زۆر ناوازە یعنی زیاد لە حەد ئەتوو شتی وەردەگری لەو پارەی کە دەدەی بەڵام پریمیەم بەڕاستی زۆر وێرانە پێمەستر بابەتەی سەرنجڕاکێشکەوە لەو هەفتەیە لەلایەن مایکرۆسۆفتەوە دەستی پێکرا تقریبان تاین سۆنی دەستی پێکە شەڕەکە یەکەمجا بەڵام ئێستا مایکرۆسۆفت بە شێوازێکی دیکە لە دادگا ڕوبەڕووی سۆنی دەبتەوە مایکرۆسۆفت دەڵێ سۆنی بە پارە دەیەوێ دیڤۆلۆپەرەکان ڕازی بکەکەوە یاریەکانی خۆیان نەخەنە سەر گەیم پاس و ئەکسکلوسیڤی گەیم پاس نەبن واتە سۆنی پارە دەداتە کۆمپانیاکان تاوەکو یاریەکانی خۆیان نەخەنە سەر گەیم پاس وا لەسەر کەسبۆکسی هەبن بەڵام سەر گەیم پاسی نەبن لەبەرەوەی لەبەر مایکرۆسۆفت لەبەرەوەی سۆنی لە گەیم پاس و ئەو شتانە دەترسێتەوە کاریگەری بکاتە سەر شێوازی فرۆشتنی یاریەکانە سەر پلیستیشن تا ڕادەیەک
جێگەی قوبولکردنە لەبەرەوەی دەزانین کە سۆنی ئەو کارانە زۆر دەکات ئەکسکلوسیڤیتی زۆر دەکات بەڵام بە شێوازی دیکەش توانین بیر بکەینەوە بڵین مایکرۆسۆفتیشە توش تۆنە کۆمپانیات کڕیە یارەش وەکو ستارفیلد کردی ئەکسکلوسیڤی خۆت ڕۆژێکم لە گەیم پاس بەردەستی دەخێ ئاتوش هەمان شت ناکەی ئەتو کۆمپانیەکان دەکڕیەوە لە باتی ئەوەی پاریان پێ بدێ بڵێ مەخەنە سە پلیستیشن دایان کڕیەوە لەبەر پارە زیاترە بەڵام سۆنی ئەو پارەی نییە بتوانێت ئەم کۆمپانیانە بکردەوە بەڵام توانین بیرکاکەەوە 10 میلیۆن دلار بەڵامی خەسە گەیم پاسی ناتوانین کۆمپانیەکەی بکردەوە بەڵام تاین پارەیان داتی کە لەسەر گەیم پاسی بەردەستی نەکەن واتە ئەو منافقیە ئەو شەڕە هەر هەیە هەفتە ڕابرد باسیەوەمان کرد کەەوە سۆنی دەڵێ گەیم پاس یاخود ئەوە کڕینەوەی ئاکتیڤیژن یاخود دیارەکانی کاڵۆدیتی کاریگەریی گەورە دەکاتە دنیا ڤیدیۆ گەیم واتەکە گەیمەرانی ئەکسبۆکس هەڵبژێرن ئەکسبۆکس بوتین نەخێر بە زوانیە یاریەکانی ئاکتیڤیژن هیچ مهم نییە کاڵۆدیتی هیچ مهم نییە خەرک لەبەر کاڵۆدیتی ئەکسبۆکسیل نابژێرین وەڵام ئەو شەڕانە هەمووی لە بۆ دادگایە وار خۆشەکەشی ئەوەیە ئەو قسانە هەمووی لە بەڕازی بڵاو دەکرێتەوە لە محکمەی بەڕازی لەبەرەوەی ئەو قسانە لە بەهەم محکمەکان دەڕوە لە بەهەم وڵاتەکان دەڕوە لە هەموو شوێنێکی دادەپۆشێت لەبەرەوەی ناوی بڵاو بکردەوە قسانە زۆر کاریگەری گەورە دروست دەکات بەڵام لە بەڕازی هەموو شتێک مەسموحە هەر قسەک بکرێ هەواڵە چتوانێت دروست بکەین دەبێت بۆ چونین گۆ بەکنەسە و بابەتەی پێتان وایە مایکرۆسۆفت قسەکەی تەواوە یاخود ئەو شتەی سۆنی دەیکا کە من پێم وایە هەڵەیە لەبەرەوەی پێویستە یاریەکان لە هەموو شوێنێک بەردەست بن بەڵام میدی بزنس و پارەیە دەیەوێ ئەو شە بۆ چونی ئێوە دەمێت لە کۆمنت بزانم لە هەفتەی ڕابردوو چەند وێنەیەک بڵاوکرانەوە کەەوە یاری Elden Ring GTA 5 دێنە سەر گەیم پاسی و بە شێوەی کلااود بەردەست دەبن وێنەکان دزیان پێکرا بەڕاستی یانی وێنی ڕاستەقی نەبوون و مایکرۆسۆفت ڕوونکردنەوەیەکی داوتی ئەو وێنە هەنە هەمووی گلیچن و هیچ شتێکی وان نییە زارێ ئەو قسە هیچ معنای نییە مایکرۆسۆفت یانی کو دەڵێ بەس گلیچن یعنی شتێک بە گلیچ دروست ناکرێ یعنی کوی ناوی Elden Ring دێتە سەر گەیم پاسی بە گلیچ ئەو شتە بە گلیچ ناکرێ بەڵکو لەوانەیە لە بنەوە عقدێکی وا دروست بکەن لەگەڵ فڕۆم سۆفتوێری تاوەکو یاری Elden Ring بێتە سەر گەیم پاس لە داهاتوو بەڵام کەی دێ نازانێت یارێکی نوێ ئاشکراکرا بەنای The First Descendants یارێکی فری تو پڵێ واتە یارێکی بە خۆڕاییە ترایلەکەی زۆر سەرنجاش تێرە تەقەکەرە و لەسەر تاوای کۆنسڵەکان بەردەست دەبی هێشتا ڕلیز دەیتمانە نازانکەی بڵاو دەکرێتەوە بەڵام گرافیک و شتەکانی زۆر جوانە و بەجددی سەرنج ڕاکێشی وەکو بینین سەرنج ڕاکشی بۆیە زانیاری زیاتر لەسەر یاری باز دەکەین لە هەفتەکانی داهاتوو ئینشاڵڵا دوایین هەواڵیشم بە باسی یاری Beyond Good and Evil 2 بکەین کە 15 ساڵ لە بەرهەمهێنانە تازە یوبیسۆفت نووسەرێکی نوێی لە بۆ یاریەکەی تەعین کردیە تاوەکو یاریەکە دووبارە بنووسەوە یاخود چیرۆکی نوێی لە بۆ زیاد بکات کە لەو هەفتەیە خەبەرە بڵاو کرێەوە هەموو گەیمەرانوتیان ئەو یاریە بە حیاتی زندی نابتەوە سە یوبیسۆفت گوتی ڕاوەستە مەشتە مایە با نووسەرشکە بینم ئەس پێتان دەرێ بزنی دەبتەوە یاخود نا ئەو یاری 5 ساڵ لە بەرەمێنانە چەند جاری کەش باسم کردیا کێشەی بەرەبەرانی زۆرە لەبەرەوەی حەزمی یاریەکەی زۆر زەبەلاحە و یوبیسۆفت زۆر گرنگی پێ نەدا بەڵام ئێستا پێدەچێت یوبیسۆفت گرنگی پێ بدە و بیێ بە هەر شێوازێک بی وەکو سکۆڵم بۆنسی بەش بەفرەدە بازارێ بڵای کات لەبەر یوبیسۆفت بەخۆی وەزعی زۆر باش نییە داهاتی زۆر کەمی کردیە و یاریەکانی زۆر بێت ئاخرینە زیاتر لە 6 یاری خۆشی کانسڵ کردیتەوە بزین سڕدەدا چاوتان ماز دەکەم ماوەڕانی خۆشەویستن دەبێ باسی ئەوەش بکەم ڕۆژی دووشەم سێشەم وەروە چوارشەم من و مامەحەمە مامەزانە لەگەڵ یاریگای دەچینە سنتەری گەیم پلانت لە جوسایدی بەختیاریە لەوێ بەشداری لە پاڵەوانتێکە دەکەین پاڵەوانتی یاریگای ئیسپۆرت پاڵانتێکی گەورەیە بەڕاستیم و دەتوانن ئێوە بێن جگەلەوەی کە ئەگەر بەشدار دەبن بەشدار بن بەڵام جگەلە بەشدار بوون 35 خڵاتماندانەیە بەو کەسانی کە تەنیا دێن سەیری ئیڤێنتەکە دەکەن 35 خڵاتی زۆر سەرنجاشماندانەیە لە هیتفۆنی سەرنجاکێش و کوراشتی خۆشیێدا ئۆکەی وەرن سعات یەکی دوای نیمە ڕۆڵ لەوێ بن دووشەم سێشەم چوارشەم واتە 15 16 هەفتەی مانجی هەشت چاوتە مازەکەم تا ڤیدیۆی دیکە خواتان لەگەڵ